لەوانەیە پێشوە لەبارەی بەختەوە هەندێک ڕوونکردنەوەماندا چەند پەرەگرافێکیشمان لێبدایەوە لە تێکستەکە. ئێستا پەرەگرافێکی تر دەخوێنینە، دوایەوە دەست بە لێبدانەوەی پەرەگرافەکە دەکەین. دوایەوە ئەرستۆ باس لەوە دەکا کە پێیان وایە ئەوانەی کە پێیان وایە بەخت هەر مەوزوع نییە، ینی ئەڵێ ئەوانەی پێشینە ئەوانەی پێشوو نیان کردووە بە بابەتێک و نەبووەتە مەسەلەیەک لە مەوزوعی ئەوانەی کە باسی پەیدابوونی گردوونیان کردووە وەکو هۆکارێک لە هۆکارەکان باسییان نەکردووە. باس نەکردنی ئەوان بە دەکەنە بەڵگە لەسەر ئەوەی کە ئەسەن بەخت هەر شتێک نییە تا باس بکری، هەر وجودی نییە، بۆیە باس نەکراوە. ئەرستۆش تەمان نەقدی ئەمە دەکات، بۆچی چونکە هەست دەکات شتانە گەیە بە بەخت و بە لەخۆوە، ینی لەخۆوە ڕوودەدەن. ئێمە ئەم شتانە باز دەکەین بۆژانە و ناویان دێنین. تەمان بۆ ئەمەش ئەو دواترەوە ڕوشن دەکاتەوە کە ئەوانەی پێشوو لە ڕاستیان لە باسکردنی گردوونە باسی بەختیان کردووە، بەڵام چیە گرنگێکی زۆریان پێ نەداوە. جا لەم پەرەگرافەوە ئەو باسیەوە دەکا کە ئەوانە باسی بەختیان کردووە، ئەو باسی ئەمپادۆکلس دەکا کە چۆن هەندێک شتەیە بە بەخت تەفسیری کردووە، بە لەخۆ بە بەخت تەفسیری کردووە یا بە ڕێکەوت تەفسیری کردووە. ئێستا پەرەگرافەکە دەخوێنین و بزانین ئەرستۆ چی دەڵێ. ئەڵێ ئەوان بەختیان بە شتێک لەو شتانە نەزانیوە کە بە بنەمای پەیدابوونیان زانیون، وەک خۆشەویستی و زاڵیەتی یا عەقڵ و ئاگر و شتانێکی تری لەم جۆرە. پێشینەکان تەمان ئەگەر بیرتان بێ لە کۆرسی یەکەمە باسی ئەومان کرد کە بۆ نمونە کەسێکی وەکو قالیس دەڵێ بنەمای پەیدابوونی هەموو ئەوەی کە هەیە ئاوە، یەکێکی تر دەڵێ ئاگرە، یەکێکی تر دەڵێ عەقڵە، یەکێکی تر دەڵێ بنەمای پەیدابوونەکەی غەلەبە زاڵبوون و خۆشەویستیە. هەر یەکە شتێک دەڵێ لەناو ئەم بنەمایانە کە دیاری کراون بۆ هەموو ئەوەی کە هەیە، بۆ پەیدابوونی هەمووی ئەوەی کە هەیە، بەخت و لەخۆوە بە بنەمایەک لە بنەماکان دانەنداوە. ئێمە بۆ نمونە کاتێک دەڵێن وەکو تەسەورێکە هەیە، دەڵێ گردون لە خۆیەوە پێیا بوو، ئەو کاتە چیمان کرد؟ ئەو کاتە لە خۆوەماندانا بە بنەمای پەیدابوونی گردون، وەکو وایە بڵێ گردون لە ئاوە پەیدا بوو، گردون لە خۆوە پەیدا بووە یا گردون بە شانس پەیدا بووە، شانسی هەبووە کە پێیا بوو. ئەوە شەرچیە، ئەوە ئەو کاتە تۆ بەخت و لە خۆوەت کردە چی؟ کردە بنەمایەک بۆ ئەوەی پێلێک بدەیتەوە ئەمەی کە هەیە بە چی هەیە، لەکوێوە هاتووە. تۆ دەڵێ ئەم شتە ئەمانە ئەوەی لە گردونایە لەکوێوە هاتووە، منیش وەڵامت دەدەمەوە دەڵێم لە خۆوە هاتووە، یعنی لە خۆیەوە هاتووە. یعنی هیچ هۆکارێک بۆ ئەوە نییە کە ئەو بێتە بوون و هاتنەبوونەکەی ئەوە نیشان دەدا کە لە خۆیەوە هاتووە. لە خۆیەوە هاتووە یعنی من ناتوانم هیچ هۆکارێک لە دەرەوەی خۆی بۆ ئەو شتە بدۆزمەوە. ئەی ئەمەی کە هەیە کە باسی دەکەیت، لەی ئەمە کە دەڵێ لە شتێکی ترەوە هاتووە، یانی شتەکەی تر لەکوێ؟ لە دەرەوەی ئەمەیە کە هەیە، بەل لەوەی ئەمە هەبێ ئەو هەبووە. کە تۆ دەڵێ لە خۆوە هاتووە، دەبێت شتێک هەبێت تا ئەو شتە، یعنی لەو شتە لە خۆوە ئەمە پێیا بوو بێت. یعنی لێرە کێشت بۆ دروست دەبێت کە دەڵێ لە خۆوە پێیا بووە، تۆ دەتەوێت نەفی ئەوە بکەیت کە پێشینەیەک بۆچی هەیە، بۆ پەیدابوونی ئەمەی کە هەیە هەبێت. بەڵام کە تۆ وتت لە خۆوە پەیدا بووە، دەبێت لە خۆی شتێکەوە پێیا بوو بێت. یعنی شتێک گەبێ لە خۆوە ئەمەی لێ پێیا بوو بێ. ئەوەنا ئێمە کە باسی پەیدابوونەکە دەکەین، ئەوەی پەیدا بووە ئەوە بەرهەمی ڕووداوەکەی، کە ئێمە دەڵێن چەمان لەبارەی پەیدابوونەکەیە، نەک بەرهەمی
پەیدابوونەکە کاتێک ئێمە وتمان ئەمە چۆن پەیدا بووە دەڵێ لە خۆوە پەیدا بووە یعنی پەیدابوونەکە پێش دەکەوێت بەسەر ئەوەی کە هەیە ئەوەی کە پەیدا بووە کە دەڵێ لە خۆوە پەیدا بووە ئەو کاتە دەبێت بگەڕێتەوە بۆ شتێکی پێشینە کە لە ئەم هەموو شتێک کە بەرهەمەکەیە لەو شتەوە پیا بووە بەس لە خۆیەوە لە شتەکە خۆیەوە پیا بووە یعنی لێرە جۆرێک لە سەفسەتە هەیە سەفسەتە هەیە بۆچی ینی دووشت تێکەڵ دەکات یەکێک ئەوەی کە لێوە پەیدا بووەکە لەگەڵ ئەوەی کە پەیدا بووە تێکەڵ بە یەک دەکات لە خۆوەکە لە کامیانەیە ینی پەیدابوونەکە کارێکی لە خۆوەیی ئەوەیە کە کەوتوەتەوە یا ئەوەیە کە ئەمی لێ کەوتوەتەوە ئەگەر لە خۆوەکەمان برد بۆ ئەوەی کە پێشینەیەگەیە ئەو کاتە چی دەبێت ئەو کاتە ڕێسەکەمان دەبێتەوە بەخوری بۆچی چونکە ئێمە لە خۆوەکەمان بۆیە وتووە بۆەوەی ئەوەی کە پێشینەیەک بۆ پەیدابوونی ئەم شتانە چی بکەین نەفی بکەینەوە بەڵام لێرە ئەو فێڵەکە لەویایە لە خۆوەکە کراوەتە ناوچی ناو ئەوەی کە پەیدا بووە ئەڵێ ئەم شتانە چۆن پەیدا بوون دەڵێن لە خۆیانەوە پەیدا بوون لە خۆوە پەیدا بوون خۆکە ئێمە بۆ چی دێڵین بۆ شتەکان دێڵین ینی ئەم شتانە خۆیان لە خۆیانەوە پەیدا بوون بەڵام ئەمەی کە هەیە ینی بە پرۆسەی پێدابوونەکە ڕۆشتووە کە بە پرۆسەی پەیدابوونەکە ڕۆشتووە لە پەیدابوونەکە ئەمە کەوتوەتەوە ینی پەیدابوونەکە پێش دەکەوێت بەسەر چیە بەسەر ئەو شتانە لەبەرەوە پەیدابوونەکە ئەگەر لە خۆشەوە بێ لە شتێکەوەیە کە ئەم شتانە نین نازانم ڕۆشنە ئێمە شتێکمان هەیە لەم شتەوە کۆمەڵێ شت پەیدا دەبێت یعنی چی ینی شتێک گەیە ڕوو دەدا بەڵام ئەوەی ڕوو دەدا لەم شتە ڕوو دەدا و بۆی ئەم ڕووداوەوە چی دووست دەبێت کۆمەڵە شت پەیدا دەبێت کە ئێمە دەڵێن ئەم شتانە لە خۆیانەوە پەیدا بوون ئێمە لە قسەکەمانە شتێکی پێشینەمان بەر لە شتەکان گریمانە کردووە بەر لە پەیدابوونەکە کە ئەو شتەمان داناوە چونکە ئەگەرەوە دانەنین لەبەرەوەی پەیدابوونەکە پێش دەکەوێت بەسەر ئەو شتانەی کە هەن ئەو کاتە پەیدابوونەکە مانای نامێنێت چونکە پەیدابوونەکە ناکەوێتە پەیدابوونەکە کردەیەک نییە کردەیەکی لە خۆوەی ئەو شتانە نییە کە هەن ئەگەر کردەیەکی لە خۆوەی ئەو شتانە بێت دەبێت لەو شتانەوە ئەو لەو کردە لە خۆوەی ئەو شتانە شتانێکی تر پیا ببن کەواتە ئەم لە خۆوەیە کردەیەکی لە خۆوەی شتێکە کە ئەم شتانەی لێ پیا بووە پەیدابوونەکەەوە هەر لە خۆیەوە ڕووی داوە ئێمە باسی چی دەکەین باسی کردەیەک دەکەین باسی ڕووداوێک دەکەین ئەی ڕووداوێک لە خۆوە ڕووداوێک ڕوودانە لە شتانێک یعنی هیچ ڕووداوێک بە بێشت وجودی هەیە یعنی ڕووداوێکمان نییە کە کۆمەڵێ شت توخم بەشداری نەکەنتیایە چونکە بەبێ بەشداری ئەوانە ڕوودا و ڕوونادا کەواتە کە ئێمە وتمان لە خۆوە تووشی ئەم کێشەیە دەبین یعنی لە خۆوە ئەومان بۆ حەل ناکاکە ئەمەی کە هەیە یعنی وەکو بڵێ لە خۆوە ئەوان بۆ حەل ناکا کە ئەمەی کە هەیە ئێمە بڵین لە هیچەوە نهاتووە ئەمان بۆ حەل ناکا بۆ ئەوەی ئێمە بڵین ئەمەی کە هەیە لە هیچەوە نهاتووە یەک ڕێگامان هەیە ئەویش ئەوەیە بڵین ئەمەی کە هەیە هەر هەبووە و هەر دەژمێنی کەوتت هەر هەبووە و هەر دەژمێنی ئەو کاتە چییە؟ ئەو کاتە تۆ ڕێگەت دەگری لەوەی کە شتێکی پێشینە هەبێ کە ئەمی لێ پەیدا بوو بێت ئەمە خۆی دەیەوێ ئەمە بڵێ
یعنی دەیەوێت ئەمە بڵێ ئەوی تر بەکار دێنێ بۆ ئەوەی ئەمە بشارێتەوە ینی ئەوە ناخۆی ئەوەی کە دەڵێ گردون لە خۆیەوە پیا بووە دەبێ باوری وابێ کە پەیدا نەبووە چونکە وتت پەیدا بووە یعنی چی یعنی پێشتر نەبووە کەوتت پەیدا بووە دەبێت لە شتێک بوو بێت کە پێشتر هەیە لەبەر ئەوە دەبێت تۆ لێرە یا نابێ بڵێ لە خۆوە پیا بووە یا کەوتت لە خۆوە پیا بووە دەبێت ڕازی بیت ئەو لە خۆوەیە لە خۆوەی ئەو شتە بێ کە ئەمانی لێ پیا بووە نەک لە خۆی لە پەیدا بووەکان یعنی ئەمە لە خۆی شتێکی ترەوە پیا بوو شتەکە لە خۆیەوە ئەمانەی هێناوەتە وجود ئەخ دروست دەبێت بەزناڵم ئەمە تەنها کاتی ئێمە ئەوە دەڵێن ئەڵەم بۆ پەردەپۆشکردنی ئەوەیە خۆی تەسەورەکە دەبێ وابێ کە ئەم شتانەی کە هەن نە لە ناو دەچن نە پەیداش بوون ئەوانە هەر هەبوون فەرزان درەختێک لە ناو ناچێت و هەر هەبووە و هەر هەشە بەڵام ئەمە وانیە چونکە ئێمە دەبینین لە پێش چاوی خۆمان شتەکان چۆن لە ناو دەچن و چۆن پەیدا دەبن لەبەرەوە ئەمە ئەو شتەکان بوونی شتەکان ئەوانەی کە هەن هەر لە پێش چاومانە بە حکمی ئەوەی پەیدا دەبن و لە ناو دەچن ئێمە ناتوانین بڵێن ئەم شتانە هەر هەبوون و هەر دەشمێنن چونکە نامێن فەرزان من هەر هەبووم و هەر دەمێنم من هەر نەبووم و هەریش نامێنم من پێشتر نەبووم و لە مەقتایەکی زەمەنیا پەیا بووم و لە مەقتایەکی زەمەنیشە نامێنم من وەکو مرۆڤتەوە وەکو ئەوەی کە لێرە هەیە کە ئێمە باسی مان و نەمان دەکەین باسی غیاب و یعنی نەمان دەکەین لێرە نەمان دەکەین نەک باسی نەمانی مطلق دەکەین نەمانی مطلق ئێمە باسی ناکەین بەکە باسی مان و نەمان دەکەین باسی ئەوەی دەکەین کە هەیە مان و نەمانی ئەوەی کە لێرە هەیە یعنی لێرە نەمان و لێرە مان نە کە تۆ کاتە ئەو کاتەکە ئەکە وتت مادە و فۆرمەکەی ئەو کاتە تۆ باسی پێشینەکە دەکەی تۆ باسی ئەوە دەکەی کە لەم مادە و فۆرمە کەوتوێتەوە ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە لەم مادە و فۆرمە کەوتوێتەوە کە بۆیە توانویەتی هەبێت ئەمەی کە لەو مادە و فۆرمە کەوتوێتەوە هەتایی نییە ئەوەیە لە لەحزەی یەکگرتنی ئەم مادە و فۆرمە ئەو پەیدا بوو حازر بووە لێرە ئەگەر مادە و فۆرمەکە یەکی نەگرتایە ئەو نەدەبوو ئەو کاتە تۆ قسەکەت بردەوە بۆ مادە و فۆرمەکە ئەو کاتە باسی چی دەکەی باسی ئەمە ناکەی کە هەیە باسی ئەوە دەکەی کە ئەمەی لێ بووە ئێتر قسە لەسەر ئەوەی کە ئەمەی لێ بووە هەتاییە یا هەتایی نییە ئەو مۆزوعێکی تر ئەمەی کە لێرە تەنها باسم کرد ئەوە بوو بۆچی حەزەر کراوە لەوەی کە بوترێ لە خۆوە ئەم شتانە پیا بوون ینی پێشینەکانی بەر لە ئەرستۆ بۆچی ئەمەیان نەوتووە چونکە ئەمە تووشی کێشەیەکیان دەکاتەوە کە کێشەکە ئەمەیە کە باسم کرد ئەڵێ لای ئەوان نەشاو بووە گەروایان بزانی بە بەخت مانایەکی هەیە و لاشیان نەشاو بووە بڕوایان وابێت کە بەخت بوونی هەیە ینی ئەڵێت وا تەسەور دەکرێت کە ئەوانەی پێشوو بۆیە باسی بەختیان نەکردووە چونکە لای ئەوان ئەوە شتێکی معقول نەبووە کە بڵێن بەخت مانایەکی هەیە یا تەمەن لە مۆزۆی پەیدابوونە بەخت معنایەکی هەیە یا وەکو بەخت ئەسڵەن بوونی هەیە ینی بەخت شتێکە ئێمە وا دەزانین هەیە نەک ئەوەی کە خۆی هۆکارێک بێ لە هۆکارەکان و هۆکارێکی فعلی بێت ئەڵێ بۆیە بە یەکجاری دەستیان لێشتووە تەمان ئەمە ئەرستۆ باسی ئەوانە دەکا کە پێیان وایە بەخت وجودی نییە وەک هۆکارێک ئەسڵەن بوونی نییە بۆچی چونکە پێشینەکان باسییان نەکردووە ئەمیش قسەوان دەکات دەڵێ ئەوان وا بیریان کردووەتەوە کە ئەوانەی پێشوو ئەویان پێ نەشیاو بووە کە بڵێن بەخت معنایەکی هەیە
یاوەکو بڵێن ئەسەن بەخت بوونی هەیە ئەڵێ بۆیە بە یەکجاری ئەم مەوزوعیان وەلا ناوە ینی بەخت وەک هۆکارێک لە هۆکارەکان بیدان لێ نەکردوێتەوە کە هۆکارێک بێ بەلایانی کەمەوە هۆکارێکیش بێ بەشداری بکات لە پەیدابوونی ئەوەی کە هەیە ئەڵێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک جار لە باسەکانی خۆیاندا بەکاریان هێناوە ئەڵێ لەگەڵەوەش ئەوان وا دەڵێن کە پێشینەکان قسەیان لە منە کردووە بەڵام هەندێکیان قسەیان لەم بارەیەوە کردووە و نمونەی کێ دێنێتەوە ئەمپادۆکلس دێنێتەوە ئەڵێ وەک ئەوەی کە ئەمپادۆکلس کردوویەتی کاتێک کە وتوویەتی هەوا هەمیشە بۆ سەرەوە هەڵ ناکشێت بەڵکو تەنها لەو کاتانەدا بۆ سەرەوە هەڵ دەکشێت کە بۆی ڕێک دەکەوێت طبعا ئەو تەسەورە هەیە کە هەوا بۆ سەرەوە دەڕوە یا ئاگر بۆ سەرەوە دەڕوە بەردێکیش بە سروشت بۆ خوارەوە دێت تەبیعەتی وایە وا سازکراوە کە ئەم هینە سروشتێ بۆ خوارەوە دێت لای ئەرستۆ بەرد بە سروشت ئاگر بە سروشت بۆ سەرەوە دەڕوە و بەردیش بە سروشت بۆ خوارەوە دێت ئەڵێ ئەم پادۆکلس پێی وایە ئەمە بە سروشت نین ئەوە وا ڕێک دەکەوێ هەوا بەرەو سەرەوە بڕوە یا بۆ نمونە ئاگر بەرەو سەرەوە بڕوە یا وا ڕێک دەکەوێت کە بەرد بەرەو خوارەوە بێت طبعا تەسەورە ئەمپادۆکلس لە ڕاستیە لەلایەکەوە وردە لەوێەوە چونکە کاتی ئەرستۆ دەڵێ بەرد بە سروشتا وایە کە بەرەو خوار بێت ئاراستەکەی بەرەو خوارەوە بێت ئەگەر لی گەڕێن خۆی وەکو خۆی بجوڵێتەوە ئەوە بە خوارەوە دێت ئاگریش ئەگەر لی گەڕێن بۆ سەرەوە دەڕوە ئەلێرە ئەرستۆ تەنها حسابی چی کردووە حسابی بەردەکەی کردووە ینی جوڵەی بەردەکەی ڕەبط کردووە بە خودی بەردەکە خۆیەوە ڕەبتی نەکردووە بەو دەوروبەرێکە بەردەکەی تایە بەڵام ئەو دەوروبەرە لە ڕاستیا دیاری دەکا بەردەکە چۆن بەردەکە خۆی بەشێک لەم مەوزوعە دیاری دەکا بامان شێوە و دەوروبەرەشەوە دیاری دەکا کە ئەم بەردە بەرەو کێوە دەڕۆ بۆ نمونە هەندێ ئێمە حاڵەتی منمان هەیە کە ڕەبتی بە دەوروبەرەکەەوە هەیە و ئەم یاسایە کە ئێمە ئەمەی کە ئێمە تەسەوری دەکەین بە تەبیعی ئاوایە پێچەوانەی دەکاتەوە بەبێ ئەمە دەستێوەردانی ئێمە شەر لەناو تەبیعە خۆی ئەمە هەیە بۆ نمونە و بەرزایانی کە لەناو کوردستان هەندێک بەرزایی هەیە بە تایبەتیەوەی لای کۆیە تەنەکان لە جاتیەوەی لەسەرەوە فلۆر ببنەوە بەرەو خوارەوە لە خوارەوە فلۆر دەبنەوە بەرەو سەرەوە یعنی ئۆتۆمبیلێک لە سەر جادەیەک کە لەسەرەوە ئۆتۆلێکە لەوێت ڕایگرە بیخەرە بۆش ئەم سیارە هەڵدەکشێ بەرەو سەرەوە نەک بەرەو خوارەوە بێتەوە لە کاتێکە لێژایی ئاوایە و دەچێتە سەرەوە و لەو سەریشەوە کە دێتە خوارێ پێچەوانەی ئەوەی کە هینە وەکو بڵێ لە ئێمە بینیومانە هەتا دێتە خوارەوە سورعەتەکەی خێراییەکەی کەمتر دەکات هەتا دێتە سەر ئەو جادەیی کە لای بە سوڵتانەوە دەڕوە ئەلەوێ دەوەستێت ینی لە کاتێکا لێژە بەڵام ئەو دەوەستێت ینی نایەتە سەر جادەکە ئەمە حاڵەتێکی سێرە و من تەبان ئەمە خۆم من بینیمەوە ینی وەکو بڵێ ئەوە نییە کە بیستی بێتم جارێک لەگەڵ هاوڕێک ڕۆشتین لەو مەتامە تێکەوە دانیشی سیارێکی نی پێبوو بڵێن لە سیارێکی گەورە بوو ئەتیادی سیارەکەی خستە بۆش دەستی لە بانزی کوژاندی و خستێ بۆ شووانە سیارە سەرکەوت لەو سەریشەوە هاتە خوارێت ڕێک لەو شوێنە ڕاوەستا کە ئێن بوو وتیەوە تامور دەست و شتم بەرداوە لە شتەکان و ئەوە خۆی هەڵدەکشێت وە فعلەن خۆی هەڵکشا و خۆشیاتە خوارێت ئەمە مەبەستم چێ لێرە ئەمە خۆی دیاردەیەکی سروشتیە بەڵام کاتی ئێمە دەڵێن تەنەکان
لە سەرەوە دێنە خوارێ ئێمە تەنها حسابی تەنەکانمان کردووە ئەوە لێرە تووشی ئەو هەڵەیە دەبین چونکە ئەگەر دەور و بەرەکەی گۆڕا دەکرێ ئەم تەنە لە جاتی ئەوەی بەرەو سەرەوە بڕوا بەرەو خوارەوە بێت یانی جوڵەکەی پێچەوانە بێتەوە کە جوڵەکەی پێچەوانە بوویەوە ئەو کاتە ئەو بنەمایە کە ئێمە لەسەر ئەساسی بەردەکە دامانەوە کە بۆ خوارەوە دێت ئەم بنەمایە هەڵدەوەشێتەوە ئەمە بۆی حساب نەکردنی ئەو دەوروبەرەی بەردەکەی تایە ئەمە ڕوودەدا یعنی ئەگەر بێتوو ئەو دەوروبەرە بە جۆرێکی ترڕێک بخرێتەوە بەردەکە بەرەو کوێ ناڕوە بەرەو سەرەوە ناڕوە لەوانەیە بە وەستاوی بێنێتەوە لەوانەیە بەلایەکا بڕوە هەر دەوروبەرەکەش بنەوانیە جا مەوزوعی جاذبێت ئەوەی نیوتن ڕێک حسابی بۆ عەرزەکە کردووە بۆ ئەوە کردووە کە بەردەکە لەسەری دەکەوێتە خوارێ بەڵام ئەڕس و حسابی بۆ بەردەکە کردووە یعنی هەر یەکەیان لایەکی فرامۆش کردووە ئەو بەردەکەی فرامۆش کردووە ئەو شوێنەی فرامۆش کردووە کە بەردەکە تایە دەکەوێتە خوارێ جا لێرە دەبێ حساب بۆ هەردووکیان بکرێت کە تۆ حسابت بۆ هەردووکیان نەکرد ئەو کاتە چییە ئەو کاتە تووشە و کێشانە دەبی جا ئەوەی مەبەستمە من لێرە بیڵێم چییە ئەڵێم ئەو تەسەورەی ئەم پادۆکلس ئەگەر تەسەورێکی یانی سادەش بێت ئەم تەسەورە دروستە بۆچی چونکە لەو شوێنە لێرە ئەوە بەردەکە بۆی دەلوێ ینی چی ینی دەوروبەرەکەی ئاوار ڕێکخراوە وار ڕێک کەوتووە کە ئەو بەردە بەرەو خوار بێت بەڵام لە شوێنێکی تر ینی ئەگەر بۆی نەلوێ هەوا بۆ سەرەوە ناڕوە ئەگەر بۆی نەلوێ ئەوە بۆی لواوە بۆیە بەرەو سەرەوە دەڕوە ئەویش دەیەوێت ئاوا بڵێ ئەڵێ هەوا ینی بەرەو سەرەوە هەڵ ناکشێ بەڵکو تەنها لەو کاتانە بەرەو سەرەوە هەڵدەکشێ کە بە بۆی ڕێک دەکەوێت ینی چی ینی دەوروبەرەکە ڕێگەی پێدەدا بۆ سەرەوە هەڵبکشێ ینی ئەوە دەوروبەرەکەیە ڕێگەی پێداوە هەوا بەرەو سەرەوە هەڵبکشێ ینی ئەم پادۆکلس زیاتر نیوتنیانە بیری کردوێتەوە بۆچی چونکە حسابی بۆچی کردووە حسابی بۆ دەوروبەرەکە کردووە ئەوە دەوروبەرەکەیە شەرعیەت دەدا بە هەواکە بۆ سەرەوە بڕوە ڕێگەی پێدەدا لێ خەدەغە ناکە ئەمە تەسەورەکەی ئەم پادۆکلسە تەبەن ئارستۆ دەیێرێتەوە بۆچی بۆی بڵێ ئەم پادۆکلسەوە تا باسی ڕێکەوت دەکات ئەڵێ ئەو لەبارەی دروستبوونی گردوونەوە بامان شێوە بەختی بەکارێنەوە وتوویەتی دەکرا گردوون لە کاتێکی تریشدا پەیدا ببێ بەڵام ئەوە لە بەختەوەیە وا ڕێکەوتووە گردوون لەو کاتەدا پەیدا ببێت یعنی لەو کاتێک کە تایە پەیدا بووە یعنی گردوون ینی ئەمە لەکوێوە هاتووە لێەوە کە تا هیچ فعلەن تەفسیرێک نییە بۆ ئەوەی کە تۆ ئەو تەوقیتەی کە بۆ پەیدابوونی گردوون هەیە بڵێ بۆچی لەو کاتە گردوون پەیدا بوو لە کاتێکی تاپەیان دابنێم گردوونەی کە ئێستا ئێمە تایە دەژین بەر لە ملیارێ ساڵ لەمەوبەر پەیدا بوو ئاوا ئەمەی کە تایە هەیە باشە بۆچی لەو کاتە پەیدا دەبێت ئەمە گەر جوابێکە بێ ینی ئەمە جوابی ئەو پرسیارەیە جوابی ئەو پرسیارە ئەوەیە دەڵێ گردوون بەختی هەبووە لەو کاتە پیا بۆ ینی چی ینی ئەو کاتە باشترین کات بووە بۆ ئەوەی کە گردوون تایە پەیدا ببێت کەواتە بە بەخت ئێمە دەتوانین لەوێ تەفسیری چی بکەین تەفسیری پەیدابوونی گردوون پێی لەو لەحزا بۆچی چونکە لە ڕاستیا پەیدابوونی گردوون دیاریکردنی کاتی پەیدابوونی گردوون ئەگەر بێت و ئیرادەیەک دروستی کردوێت ویستێک لە پشت دروست بوونەکەیەوە هەبێت یان ئەگەر ئەو ویستە مداخەلەی نەکردایە گردوون دروست نەبووایە ئەو ویستە بڕیاری داوە لەو کاتە ئەم گردوونە بێنەتە بوو
ئێمە ئەو کاتە ناتوانین بۆ ئەوە تەفسیرکەین بۆچی ئەو ویستە لەو کاتا بڕیارێدا و لە کاتێکی ترا بڕیاری بەڵام ئەگەر بێت و ئێمە وا دابنین شتانێک هەر لە سەرەتاوە وەکو شتانێکی ئەزەلی کە هەر هەبوون و بە کۆمەڵێک قۆناغی مێژوویە ینی کۆمەڵە هینە گۆڕانە پێپەڕیون بەهۆی زەمەنەوە لە کاتێکا تۆ ئەمە یەکسەر لێک دش دەبیتەوە لەگەڵ خۆتا ئەمەدوت بۆچی؟ چونکە ئەوەی کە هەیە نابێ بگۆڕێت کە گۆڕایانی چی؟ ینی مەحکومە بەکات ینی دەرەکاتی نیە ینی لە دەرەوەی کاتانی ئەوەی کە دەکەوێتە دەرەوەی کات تۆ دەتوانی پێی بڵێ ئەوەیە کاتاتاییە ئەو کاتە لێرەوەمان وت ئەو کاتە ئێمە دین دەکەین وەکو بڵێ لێکدانەوەیەکی فیزیکی دەکەین بۆچی؟ بۆ پەیدابوونی گەردوون دەڵێین شتێک هەر هەیە لە سەرەتاوە هەر هەیە بەڵام بە کۆمەڵە پرۆسەی فیزیکیا تێپەڕیوە بە ناو زەمەنە لەو قۆناغا ئیتر ساز بووە بۆ ئەوەی چی بێت گەردوون پەیدا بێت دەرکەوێت ئەمەش هەر ناتوانێت تەوقیتە ینی ئەومان پێ بڵێ بۆچی لەو کاتە دەرکەوتووە باشە ئەگەر هەتاییە کەوتە هەتاییە ئەگەر هەتاییە بۆچی لەو کاتە ئەلێرا تۆ مەوزوعی هەتایی دەبێ ڕەتکەیتەوە بۆچی؟ چونکە شتێکگەیە پەرە دەسێنی شتێکەیە گەشت دەکاو دەگۆڕێ لە ناو کاتە کە ئەمە هەبوو ئەگەر هەتایی بێت دەبواە ئەمەش هەتایی وایە لەبەرەوە تۆ لێرە شەر ناتوانانی چی بکەیت ناتوانانی بڵێ بۆچی لەو کاتا پیا بۆ ناتوانانی لەدانەوەیکی فیزیکیشی بۆ بکەیت بەڵام لێرە ئەم پادۆکلسە و لێدانەوەی بۆ کردووە دەڵێ گەردوون شانسی هەبوو شانسی بۆ لەو کاتا پیا بووە ینی چی؟ ینی ئەوە باشترین کاتە بۆ پەیدابوونی گەردوون بەڵام بەمە هیچی ئێمە پێ نەوتین ئەو لەبارەی ئەوە هیچی نەوتوە لێرە ئەڵێ هەروەها وتوێتی زۆرینەی ئەندامەکانی زیندەوەر بە بەخت ڕێککەوتووە ئاوا بن ینی بەخت وای کردووە کە ئاوا بن و بە شێوەیەکی تر نەبن وا ڕێکەون ینی مۆزوعی ئەندامەکانیش لای ئەو هەر بە ڕێکەوت و بەختە ئەندامەکانی زیندەوەر ئەوەی کە ئەوردانەکانی ئەوە شەر دەداتە پاڵ بەخت تەبان دوایەوە باسەکە درێژە دەکێشێ هەندێک پێیان وایە ئۆرگانەکانی زیندەوەر بە بەخت داوا نین بە ڕێکەوت داوا نین ینی بە ڕێکەوت وات بۆ نمونەسیەکان ڕێیان لەوە نەکەوتووە کە بۆ هەناسەدان بن هەر خۆیان بۆ ئەوە دروستکراون ینی ڕێککەوت نیان فەرزەن دانەکان وا ڕێک نەکەوتووە کە ئاوا تیژ بن بەڵکو بۆ خۆراک شاندن ئاوا دروستکراون چاوەکان وا ڕێک نەکەوتووە کە ئاوا بنیانی کراوە بن بەڵکو خۆیان بۆ ئەوە دروستکراون کە ببینن ینی ئۆرگانەکان ئایا بە پێ وەزیفەکانیان دروستکراون یا بە ڕێککەوت ڕێیان کەوتەتەوە وەزیفەکان ئەوەی کە دەیکەن ئەمە تەمان باسێکە باسێکی تریش هەیە لەوەی کە ڕەبتی بە پەیدابوونی زیندەوەرەکان لە زیندەوەرەوە هەیە ئایا ئەمە بە لە خۆوەیە یا لە خۆوەیە شتێک لە شتێک پیا دەبێ یا نظامی هەیە ینی سیستەمێک هەیە تەمان لە خۆوە دووپات نابێتەوە بەڵام کاتی ئەمە دەبینین زیندەوەرێک ورچێکەر ورچێکی لێ دەکەوێتەوە ئەمە ینی چی ینی دووپات بوونەوە هەیە کە دووپات بوونەوە هەبوو ینی نە بەخت هەیە و نە لە خۆوە هەیە جا ئەمەش دەبێتە بابەتێکی تر کە سکرات باسی دەکات ئەڵێ کەسانێکی تر لە پێشینەکان هەن
هۆکاری پەیدابوونی ئاسمان و گیانەکان یان بەوە زانیوە کە لە خۆوەیە، ینی گیان و ئاسمانەکان لە خۆ پەیدابوون، ئاسمان و گیانەکان ئەوان دەڵێن لە خۆوە ئەو سوورانەوە و جوولەیە هەیە و هەمووی بە سیستەم جیا بووەتەوە و دامەزراوە. تەمە نەما لێک دژیت یایە چونکە کە تۆ ینی کە دەڵێی لە خۆ ینی لە خۆ پەیا بووە، بەڵام دواتر چی بووە؟ دواتر بە سیستەم ڕێکخراوە جیا بووەتەوە. یعنی چی؟ ینی پەیدابوونەکەی بە سیستەم نییە، بەڵام کارکردنەکەیان پێکەوە چییە؟ بە سیستەم. یعنی سیستەمێک بۆ پەیدابوون و هۆکارێک بۆ پەیدابوون وجودی نییە، شتەکان لە خۆەوە پێیابوون، بەڵام سیستەمێک ڕێکی خستوون کە پێکەوە بمێنەوە پێکەوە کار بکەن. یعنی ئەمە نەفی سیستەم ناکات لە مۆزۆی کارکردنە، بەڵام نەفی دەکات لە پەیدابوون. ئێتە تەمانەوە پێمان ناڵێ باشە ئەو سیستەمە سیستەم چۆن لە خۆوە پەیا دەبێت، چۆن لە خۆوە پەیا دەبێت، یعنی سیستەم نەک چۆن سیستەم لە خۆیەوە پەیا دەبێت، چۆن سیستەم لەوە پەیا دەبێت کە لە خۆوە هەیە. بەبێ هیچ هۆکارێک ناتوانین هۆکارەکەی دیاریکرد. لە کاتێکە سیستەم چی دەکا؟ سیستەم جوولەکان ڕێک دەخا و دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم شتە وا بجوڵێ و بە جۆرێکی تر نەجوڵێ. ئەڵێ ئەمەش لە ڕاستیدا جێی سەرسوڕمانێکی زۆرە، چونکە ئەوان لەبارەی ئاژەڵ و ڕۆکەوە دەڵێن بە بەخت پەیدا نەبوون و بە هۆکارێک پەیدا بوون کە دەکرێت سروشت بێت یا عەقڵ. ئەوان هەر بامان شێوە دەڵێن لە تۆوێکەوە بە ڕێکەوت شتێک پەیدا نابێت، لە تۆوی زەیتون پەیدا دەبێت و لە تۆوی مرۆڤ پەیدا دەبێت. کەچی ئەوان لەبارەی ئاسمان و ئەو تەنانەی کە لە ناو هەموو تەنەکانی تردا خودایین دەڵێن هەر لە خۆوە بە پەیدابوون وەک ئاژەڵ و ڕوەک هیچ هۆکارێک بۆ پەیدابوون ئە لە خۆوە پەیدابوون و وەک ئاژەڵ و ڕوەک هیچ هۆکارێک بۆ پەیدابوونیان نەبووە. ئەم مەسەلەیە لە ڕاستیدا شاوی تێڕامان و بیرلێکردنەوەیە، واتە ئەگەر ڕێکەوت شەرەفمەند بێ بەوەی کە هۆکاری ئەو تەنە شەرەفمەندانەیە چ کێشەیەکی تایە گەل لەبارەیەوە قسە بکرێت. ئەڵێ ئەم تەسەورە تەمان دیارە لای ئەرستۆ ئەستێرەکان و ئەوەی کە هەیە لە ناو گەردوونە و ئەوە زۆر بۆ سەرنجڕاکێش بۆ، ینی لای ئەو بوونەوەرە باڵەکان لە ڕاستیە مرۆڤ نییە، بوونەوەری باڵا ئەستێرەکان ئەو تەنانەن کە لە ئاسمان دەسوڕێنەوە، بۆیە لێرە ئەو بەچیان ناو دەبا بە باشترینی بوونەوەرەکان ناویان دەبا کە ئەلاسا زەمانە بوونەوەری خودایی و هێنن. ئەڵێ ئەگەر لە خۆوە بەوە شەرەفمەند بوو بێت کە هۆکار بێ بۆ ئەم تەنە گەردوونیە گەورانە، ئەی باشە چۆن هۆکار نییە بۆ پەیدابوونی زیندەوەرە؟ ئەڵێ لای ئەمان زیندەوەرەکان پێیان وایە لە خۆ پەیدا نابن، بەڵکو بە سیستەم پەیا دەبن، یعنی بە عەقڵ پەیا دەبن یا بە سروشت، یعنی یا عەقڵ یا سروشت هۆکارێکە لە پەیدابوونیانە. بۆچی؟ ئەڵێ چونکە زەیتونی لێ دەکەوێتەوە و مرۆڤی لێ دەکەوێتەوە، کە مرۆڤی لێکەوتەوە یعنی چی؟ یعنی شتێکی پێشبینی کراوە، یعنی شتێکە منەظەمە، یعنی بەڵام کە تۆ دەڵێی لە خۆوە شتێکی منەظەم نییە، لە خۆوە شتێکی پێشبینی کراو نییە، چونکە شتێک تۆ هۆکارەکەی نەزانی ناتوانانی چی بکەیت؟ ناتوانانی پێشبینی بکەیت. ئەی لە خۆوەش چییە؟ لە خۆوە هۆکارەکەی هەر خۆی هۆکارەکەیە و هۆکارێکی نادیاریشە، یعنی لە خۆوە ناهۆکاریەتیە کراوە بە هۆکار، ینی کە دەڵێی لە خۆوە ینی چی؟ ینی بەبێ هیچ هۆکارێک. ئەڵێ لە خۆوە لەم نیدا، لە خۆوە لێم تووڕە بوو، ینی چی؟ ینی بەبێ ئەوەی من هیچ شتێک بکەم، وای لێ بکەم، تەسیری لێکەم، کاری تێ بکەم، کە ئەگەر بێت و من کاری تێ بکەم و ئەو تووڕە ببێت،
ئەمە شتێکی تەبیعیە بۆچی چونکە هەموو کارێک کاردانەوەیەکی نایەکە ئەو تووڕە دەبێت بەڵام بەبێ ئەوەی من هیچ شتێ بکەم ئەو لێم تووڕە بوو هەر لە خۆیەوە لێم تووڕە بوو هەر لە خۆیەوە هەڵچوو ئەمانی کە دەیڵێ یعنی هەر لە خۆیەوە یانی چی یعنی هیچ هۆکارێک بۆ ئەوەنی ئەو ڕووداوە ڕووبدا لە خۆوە ینی نەفیکردنی هۆکار یعنی تۆ دەڵێی ئەوەی وا دەکا ئەم شتانە هەبن هۆکار نییە ئەی چییە لە خۆیە یعنی لێرە تۆ لە عینی کاتە نەفی هۆکارت کردووە و ئەوەش کە نەفی هۆکارەکەت پێ کە خۆی هەر نەفی هۆکارە کردوتە بەچی کردوتە بە هۆکار جا ئەم سەرسوورمانەکەی لەویایە ئەرستۆ دەڵێ چۆن دەبێت لە خۆوە هۆکاری پەیدابوونی ئەو تەنە ئاسمانیانە بێت لە کاتێکا هۆکاری پەیدابوونی ئەم زیندەوەرانە نییە یعنی چی یعنی ئەوەی ئەگەر ئەو هۆکار بێ بۆ ئەو تەنە گەورانە بۆ شتێکی بچووکی وەکو ئەم زیندەوەرانە ئەمە چ ڕێگریەکە یەکەوە کاریش بێ بۆەوە تەمانەمە ڕێک پێچەوانەی ئەینە هیگڵە چونکە هیگڵ کە باسی مۆزوعی دەرکەوتنی ڕۆح دەکات دەڵێ ئەگەر ڕۆح لە ناو تەبیعە دەرکەوێ و ئێمە لە ڕێگەی تەبیعەوە ڕۆح بەدی بکەین و دەرکی پێ بکەین ئەی باشە بۆچی ڕۆح لە ڕێگەی ئینسانەوە دەرنەکەوێت یان لە ڕێگەی ئەوەی کە زیندووشە دەرنەکەوێت ئایا دەرکەوتنی ڕۆح لە ناو مرۆڤە گرنگترە یا لە ناو سروشتا کامیان بە بایەخترە ئەگەر ڕۆح توانی بێتی لە ناو سروشتا دەرکەوێ ئەی چۆن ناتوانێت لە ناو مرۆڤە دەرکەوێت تەمەن لێرەوە لای ئەو مرۆڤ گرنگترە لە تەبیعە یعنی ئەگەر ڕۆح توانی بێتی لە تەبیعە دەرکەوێ وەک گەورەی ینی وەکو بڵێ خەڵک گەورەی ڕۆح بەرزی ڕۆح فلانی ڕۆح لە ڕێگەی تەبیعەوە دەناسن ئەی ئەمە باشتر نییە بۆ ڕۆح ئەگەر لە ڕێگەی مرۆڤەوە بیناسن لە کاتێکا ئەمە چی دەگەێنێ ئەوە دەگەێنێ کە مرۆڤ گرنگترە لە چی لە تەبیعە بەڵام لای ئەرستۆ تەبیعە گرنگترە لە مرۆڤ طبعا تەبیعە بەمانای هێنا ئەوەی نازیندە وەرە ینی ئەوەی ئاسمان و تەنەکان و بەم معنایە باسی دەکەم نە بەو معنایە کە من خۆم بۆ تەبیعە بەکاری دێن ئەڵێ ئەمە جێگەی تێڕامانە و ئێمە دەبێ بیری لێ بکەینەوە ینی ئەگەر واداندا بێت لە خۆوە بۆ ئەوانەیە ئەمە شتێکە بۆچی نا بۆ قسەی لەسەر نەبێت چ ڕێگریەکەیە لە بەردەمەوەی کە ئێمە قسە لەبارەی لە خۆوە و بەخت بکەین لە ناو مەبحەسی تەبەن سروژناسیە ینی بۆچی ئەم بابەتە لە سروژناسیات دەبێت بخرێتە دەرەوە باز نەکەین ئەگەر لە خۆوە ئەوەندە شتێکی گرنگ بێ کە ئەم هەموو ئاسمان و ئەو تەنانەی کە لە ناویە هەیە لە خۆوە پەیدابوو بن ئەی بۆ لا ئێمە لە خۆوە بەرینە دەرەوەی فیزیا وە لێ نەکۆڵینەوە ئەڵێ ئەگەرچی لەو بارەیەوە وتراوە هیچ بنەمایەکی نییە بەڵام ئەوان ناماقوڵەیەکی گەورەیان دەکرد گەر هیچ شتێکیان لە ئاسمانە نەبینی باو کار لە خۆیەوە ڕوو بدات و لە شتانێکی زۆریشدا کە بە بەخت ڕوو دەدەن وایان ببینی با کە بە بەخت ڕوو نادەن و بە شتێکی تر ڕوو دەدەن کە پێچەوانەی بەختە ئەڵێ ئەوان ینی وەکو بڵێ شتێکی بێن بنەمایان دەکرد و ناماقولیان دەکرد ئەگەر باتایە وا بیریان بکردایەتەوە هیچ شتێک بە بەخت ڕوو نادەن یعنی کە وا بیریان کردوەوە شتێک بە بەخت ڕوو دەدا ئەگەر هەڵەشیان کردبێت لەوەی کە وتویانە فلانە شت بە بەخت ڕوویداوە و کە ئەو شتە بە بەخت ڕوو نادا ئەوە هەر لەوێوە
شتەکەیان معقولە چونکە وتویانە شتانێکن بە بەخت ڕوو دەدەن و شتانێکی شەیە بە بەخت ڕوو نادەن مادام هەردووکیان باس کردووە ئەوە شتێکی معقولیان باس کردووە و بەڵام ئەگەر باتایە و هیچیان نەبینایە کە لەوەی ڕوو دەدا بە بەخت ڕوو دەدا ئەوە ئەوان دەکەوتە ناو نامعقولیەوە ئەمە دەیەوێت ڕەتی و قسەیە بکاتەوە کە دەڵێ پێشینەکان ئەگەر بەخت بابەت مەوزوعێک وایە ئەسڵ پێشینەکان باسییان دەکرد ئەمیش دەڵێەوە تا پێشینەکان باسییان کردووە و ئەگەر باتایە و ئەوان هیچ شتێکیان نەبینایە کە بە بەخت ڕوو دەدا ئەو کاتە ئەوان ئەوەی دایانوت هیچ بنەمایەکی نەبوو بەڵام مادام ئەوەیان وتووە کە شتانێک هەن بە بەخت ڕوو دەدەن ئەگەر ئەو شتانە بە بەختی ڕوو نەدەن ینی بە عەقڵ یا بە سروش ڕوو بدەن یا شتانێکیان وتووە کە بە عەقڵ و سروش ڕوو دەدەن و کاوان وتویانە بە بەخت ڕوو دەدەن مادام هەردووکیان باس کردووە کەواتە ئەوانە ینی ڕەوایەتیان داوە بەوەی کە باس لە بەخت بکرێت و ئەو لەگەڵ ئەوانەیە کە بەختیانێ ناوەتە ناو سروشناسیەوە چونکە پێی وایە دەبێ ئەگەر دەبێ بەخت و ڕێکەوت یا لە خۆوە لە ناوچیا باس بکرێت لە ناو سروشناسیە باش بکرێت نابێ فرە بدرێتە دەرەوە هەڵا کەسانێکی ژەن بڕوایان وایە بەختۆ کارێکە لەوە کارەکان بەڵام لەبەر ئەوەی کارێکی خوایی بەرزە لەوە پەناهترە کە عەقڵی مرۆڤ پێی پێ بڵێ وەزانم فیساگۆرسیەکانەوە بیر دەکەنەوە ئەمانە پێیان وایە کە بەخت و لە خۆوایە ئەمانە شتانێکن دەستێکی پەنهان لە پشتەمەوە هەیە هۆکارێکی پەنهانن یا دەستێکی پشتەکی پەنهان باوا بڵێن لە پشت ڕووداوەکانەوە هەن بەڵام لەبەرەوەی ئەوەوەنە پەنهان و شەفاف و نادیارە ئێمە لە ڕاستیان ناتوانین دەرکی پێ بکەین یعنی کەواتە بەخت هۆکارێکە بۆ ڕوودانی شتێک بەڵام ئەو هۆکارەوە کارێکی خواییە تەبیعی نییە بۆیە ئێمە ناتوانین وەک ئەوەی کە هۆکاری تەبیعین دەرکیش بە بەو هۆکارە بکەین کە هۆکارێکی خواییە نەک تەبیعیە سەر و تەبیعی دواتر دەڵێ دەبێت لەوە بکۆڵینەوە کارێک لە بەخت و لە خۆوە چین ئایا بەخت و لە خۆوە هەمانمانیان هەیە یا جیاوازن ئەی چۆن دەگەڕێنرێنەوە بۆ هۆکارانەی کە جامان کردنەوە تەوان ئەو تەسەوڕەی کە پێی وایە بەخت هۆکارێکە بەڵام هۆکارێکی خوایە ئەم تەسەورە کێشەکەی لەویایە کە ینی وەکو بڵێ نەیتوانیوە تعریفی ئەوە بکاکە بەدەل لە یاسا فیزیکیەکان دەستی هەیە لە ڕووداوەکانە ئەسە فعلەن شتێکەیە لە ناو ڕووداوەکانە هەر بە لە ناو ینی چوارچەوەی فیزیکا ڕوودەدا بەڵام فیزیک ئەو دیاریکەری ئەوە نییە کە ئەو شتە لەو کاتا ڕوو بدا و لەو شوێنە ڕوو بدا و لەو شتانە ڕوو بدا وامانە دیاریکراو نینە تۆ ناتوانانی دیاریکەی ئەمە فیزیا خۆی فیزیک یاسا فیزیکیەکان ئەوەت بۆ دیاری دەکەن کە ئەمانە ئەگەر لە دۆخێکی ئاوا کۆبوونەوە ئەوە لێیان ڕوو دەدا ئەمەت بۆ دیاری دەکات بەڵام ناتوانێت ئەوەت بۆ دیاریکە چ کاتێک ئەوانە لەو دۆخا کۆ دەبنەوە بۆچی ئەمانەیان و بۆچی ئەوانی تریاننا یعنی تۆ کۆمەڵێ شتە دەیە هەمووی دەکرێت لەو کاتا کۆ بێتەوە ئەگەری ئەوەی هەیە لەو کاتا کۆ بێتەوە بۆەوەی ئەو ڕووداوە ڕوودا بەڵام بۆچی ئەمانەیان کۆ دەبنەوە ئەوانەیان کۆ نابنەوە بۆچی ئەمە ڕوودە لەم کاتا ڕوودەدا و لە کاتێکی ترا ڕوونادا لێکدانەوە تەفسیری ئەمە لە ڕاستیا دەکەوێتە دەرەوەی چی دەرەوەی یاسا فیزیکەکە ئەمە ئەم جوڵەیەکە لە نێوان شتەکانە هەیە و بۆ ڕوودانی ئەوەی کە ڕوودەدا تەوانە من لە عالەمی ئینسانیە کاتێککە ئینسان تێکەڵ دەبێت بە سروشت ئەم ئەگەرانە زیاتر دەبن ینی کە ویست ئیرادە دێت دەستکاری تەبیعەت دەکا ئەمە زیاتر ڕوودەدا
بەڵام تەمەەن لە تەبیع خۆشیە چییە؟ هەر ئەو ڕووداوانە هەن کە لە کات و شوێنیان دیاریکراو نییە و لە کات ڕوو دەرن لەو کاتە. بۆچی لەو کاتا ڕوو دەداوە لە کاتێکی ترە ڕوونادا؟ ئێمە دەزانین ئەو ڕووداوە بۆی ئەوە ڕوویداوە، بەڵام بۆچی لەو کاتا و بۆچی لەو شوێنە ڕوو دەدا لە کات و شوێنێکی ترە ڕوونادا. لێرەوە ئەوان دەڵێن تەبەن دەستێکی پەنهان هەیە لە ڕێکخستنی ئەم پەیوەندیانە، یعنی ئەم شتانە بەرەو ئەوە دەبات لە کاتێکە یعنی ڕۆشنی ئەمانە بەرەو ئەو شوێنە ڕۆشنێک نییە کە لە چارەی لە خۆی شتەکە خۆیە ئەمە هەبێت کە بۆ ئەو شوێنە بڕوا بۆ شوێنێکی تر نەڕوە. ئەم ئاراستە وەرگرتنەی شتەکان بەرەو شوێنێک و ڕوودانی شتێک ئەمە پەنهانێکەیە لە پشتەوە و هێزێکەیە کە ئەمە ڕێک دەخات، ئەمە هەر لە خۆوە نیە. بەڵام تەبەن لێرە گەڕانەوەی بەخت و لە خۆوە بۆ هێزێکی خودایی یانی چی؟ یانی تۆ هۆکارەکەت دانا، هۆکارەکە بەختەکە خۆی نییە، شتێکی تر هەیە ئەو دەڵێ بەخت هۆکارە، لە کاتێکا بەخت نابێ هۆکار بێت، لە خۆوە نابێ هۆکار بێت، بەڵام ئەو دەڵێ بەخت هۆکارە، بەڵام هۆکارێکە ئێمە دەرکی پێ ناکەین، یعنی لە هۆکارە دەرک پێ نەکراوەکان. بەڵام خۆی مۆزۆی بەخت و ڕێکەوت هۆکاری ئارەزیە، لای ئەمان هۆکارێکی ئارەزی نییە، هۆکارێکی ڕاستەقینەیە، نەک ئارەزی بێ وەکو بەخت و لە خۆ. یعنی هۆکارێکە بە ئێسەوەی بە بەخت و لە خۆ ڕوودەدا تۆ دەتوانی یعنی فیزیکیان تەحدیدی کەی بەسەوی تر ناتوانانی، یعنی دەرە فیزیکیە لەبەرەوە شتێکی خوداییە. ئەمە تەمان سەرنجێکە، بەس چۆنە تەفسیری ئەم سەرنجەم نازانم چۆنە و ڕستۆ مەبەستی لە کێ ئەم تەسەورەهی کێ و چۆن باسییان کردو و ئەرگومنتیان چێ بۆ ئەمە تەمان لێرە ڕۆشن نەکراوەتەوە.